پاش 2 ساڵ لە ڕاوەستانی گفتوگۆکانی ئاشتی سەرنجام بە نێوەندگیری نەتەوە یەکگرتووەکان کۆشکی جۆهانسبێرگ لە ستۆکهۆڵمی پایتەختی سوید بوو بە مەیدانی لەخۆگرتنی حکومەت و حوسیەکانی یەمەن کە زیاتر لە 3 ساڵە جەنگێکی خوێناوی و ماڵوێرانکەریان لە نێواندایە. مارتن گریفیس نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان و مارغوت فاسترۆم وەزیری دەرەوەی سوید دەستپێکی گفتوگۆی ئاشتی یەمەنیان بە نێوەندگیری نەتەوە یەکگرتووەکان لە ستۆکهۆڵمی پایتەختی سوید لە نێوان حکومەت و حوسیەکانی یەمەن ڕاگەیاند. نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری یەمەن لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ئاشکرای کرد حکومەت و حوسیەکانی یەمەن لەسەر گۆڕینەوەی دیلەکان و دیاریکردنی چارەنووسی بێسەر و شوێنەکان گەشتونەتە ڕێککەوتن و وتیشی لە ئێستادا دەرفەتێکی گونجاو بۆ چارەسەرکردنی کێشەی ئابووری و گرفتە مرۆیەکان هاتوۆتە پێشەوە و پێویستە هەموو لایەنەکان لە ئاست ئەو بەرپرسیارە تێدا بن. گریفیس ئاماژەی بەوە کرد دوای 2 ساڵ توانی ویانە متمانەیەک لە نێوان هەردوو لا دروست بکەن و چاوەڕێژ دەکەن لە میانی گفتوگۆکاندا چەند کێشەیەک چارەسەر بکەن و باری قورسی ژیانی هاوڵاتیانی یەمان سوک بکەن. نوێنەری نەتەوە یەکگرتووەکان ئەو دەنگۆیانی ڕەت کردەوە کە نەتەوە یەکگرتووەکان تۆمەتبار دەکەن بەوەی دەیەوێت حوسیەکان ڕزگار بکات و وتی گفتوگۆکانی ئاشتی یەمەن بۆ ماوەی هەفتەیەک درێژەی دەبێت و لەسەر چۆنێتی کردنەوەی فڕۆکەخانی سەنعا دروستکردنی متمانە ڕاگەیاندنی ئاگربەستی یەکجاری و باشکردنی باری ئابووری لە تەوەری گفتوگۆکانن. گریفیس باسی لەوەش کرد لەگەڕی ئەم جاری دانوستانەکان تەنها باز لە چوارچێوەیەکی سەرەتایی سیاسی دەکەن و کۆبوونەوەکە ڕاوێژکارانە دەبێت و لە کۆبوونەوەکانی ئایندا قەیرانی گشتی یەمەن دەخەنە بەرباس و دانوستان. دەستپێکردنی کۆبوونەوەکانی ئاشتی یەمەن لە پاش ئەوە دێت وڵاتانی ڕۆژئاوا فشارێکی زۆریان لەسەر سعودی و ئیمارات بۆ ڕاگەیاندنی ئاگربەست و وەستاندنی هێرشەکانی سەر پارێزگای حودەیدا دروست کرد. هەروها بۆ دروستکردنی متمانە لایەن نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری یەمەن توانی 50 بریندار بۆ حوسیەکان بگەڕێنێتەوە. نەتەوە یەکگرتووەکان مەبەستێتی پارێزگای حودەیدا کە لە ئێستادا لەژێر کۆنتڕۆڵی حوسیەکاندایە لە هێرشێکی بەرفراوانی هاوپەیمانێتی عەرەبی بپارێزێت لەبەر ئەوەی پارێزگاکە خاڵی سەرەکی گەیشتنی یارمەتی ئەمرۆیەکانە بۆ ناو یەمەن. حوسیەکان لە ساڵی 2016 لە کۆتا ساددا بەهۆی نەبوونی گرنتی گەڕانەوەیان بۆ سەنعای پایتەخت و نەکرانە ئامانجان لەلایەن فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانی عەرەبی بەسەرکردایەتی سعودیا کشانەوەی خۆیان لە گفتوگۆکانی جنێف ڕاگەیاند. بەڵام بەهۆی ئەوەی ئەم جارەیان مارتن گریفیس نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری یەمەن هاوڵی وەفدەکەیانی کرد و بە یەک فڕۆکە گەشتی سویدیان کرد. حوسیەکان بەر لە حکومەتی یەمەن گەشتنە ستۆکهۆڵمی پایتەختی سوید. جەنگی یەمان لە ناوەڕاستی ساڵی 2015 لە نێوان دەسەڵاتداران و چەکدارانی حوسی لە وڵاتە دەستی پێکردووە و تا ئێستا نزیکەی 10,000 کەس کوژراون. هاوکات ژماری ئەو هاوڵاتیانەی کە بەدەست نەخۆشی و کەم خۆراکی و بەدخۆراکی دەناڵێنن بۆ 8 ملیۆن هاوڵاتی بەرز بۆتەوە و بەهۆی دابەزینی بەهای دراوی ئەو وڵاتەش موچەی فەرمانبەران بە ساڵ و 2 ساڵ دوا دەکەوێت. لا تفضل